لە دیوانی بەڕێوەبەراتی ئەوقافی ڕاپەڕین لەگەڵ بەڕێزان بەڕێوەبەری گشتی تەندروستی ڕاپەڕین و ستافی یاوەریان و نخبەیەک لە وتاربێژە بەڕێزەکانی ڕاپەڕین ئێمە دانیشتین و کۆبوونەوەمان کرد. ئامانجی ئەم دانیشتن و کۆبوونەوەمان ئامادەکاریە بۆ کردنەوەی مزگەوتەکان ئینشاءڵڵا و ئێمە لە پەیوەندیشمان لەگەڵ بەڕێزان لە وەزارەتی ئەوقاف باسی ئەومان کرد کە تموحی خەڵک یاخود داواکاری خەڵک لەسەر ئەوەیە کە بزانن کاتی کردنەوەی مزگەوتەکان بە شێوەیەکی فەڕمیکەیە بێت و بەڕێزیشیان هەر لەوە تەکیدیان کردەوە کە بەڵێ چوارشەم کۆبوونەوەی لیژنەی باڵا ئەکرێت و ئەم کۆبوونەوەی ئینشاءڵڵا دەرەنجامی باشیە بێت. ئەوەی کە ئەوڕۆ ئێمە لی ئاسوودە بین یاخود تەفاهمێکی باشی تیاکرا لە بینی مامۆستایانی ئاینی بەڕێز ئەم تەفاهمە بوو کە لەگەڵ بەڕێوەبەراتی گشتی تەندروستی کرا. خۆشبەختانە بەڕێزیان لە بەڕێوەبەراتی گشتی بەڵێنی ئەواندا کە پێش هاتنی ڕەمەزان یاخود پێشکردنەوەی مزگەوتەکان کۆی مزگەوتەکان بڕشێن ئینشاءڵڵا و ئەو ڕێکارە تەندروستیانەی کە پێویستە بۆ مامۆستای ئاینی مزگەوتەکان لەگەڵ هەیئەتی ناو مزگەوت لە کارمەندەکانی چێ بانگدەرە چێ خزمەتگوزارە بەڕێزەکان بۆیان بکرێت. ئێمە وەکو بەڕێوەبەراتی گشتی تەندروستی ڕاپەڕین سەرجەم ڕێنماییەکانمان بە مامۆستایانی بەڕێزەکان وتووە شێوازی بەکارهێنانی ماسک، شێوازی دەستشۆردن، بەکارهێنانی سابوونی شل لە ناو مزگەوتەکاندا و پاشان بڵاوکردنەوەی کۆمەڵێک لە ڕێنمایی تەندروستی و هەڵواسینی بە دەرگای مزگەوتەکان و ڕشاندنی سەرجەم مزگەوتەکان بە شێوە دەوری کە هەیە لە ماوەی 5 ڕۆژ بۆ 7 ڕۆژدا. بۆیە ئەم کۆبوونەوەی ئەمڕۆمان ئێمە زۆر بە گرنگ زانی وەکو ئامادەکاریەک بۆ کردنەوەی مزگەوتەکان بێگومان بڕیاری کۆتایی بۆ کردنەوەی مزگەوتەکان ئەوە کەوێتە سەر لیژنەی باڵای بەرەنگاربوونەوەی کۆرۆنا لە ئەنجومەنی وەزیران.